ئێمە وەکو خەڵکانی برادۆست بەڕاستی نیگەرانن بۆی هاتنی سوپای تورکیاوە چونکە بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری هەبوو بۆ ناوچە گەشتیارەکان و ناوچە گوندنشینەکان تایبەتی بۆ مەڕ و ماڵات و بۆ کوێستانەکان و خۆشببختانە ئەمە پار و پێرا دەتوانین بە خۆشحاڵیەوە بچنە بۆ شوێنە گەشتیارەکان گەشت و گوزار لێ بکەنەوە وەکو بێرمی دیداران سەقار بەڵام ئێستا بەهۆی ترسی سوپای تورکیاوە تۆبارەکانی تورکیا ناتوانین سەردانی ئەم شوێنە گەشتیارانە بکەین تۆپ و زەرەر و زیانانە بۆتە جێگای ترس بۆ هاوڵەتیان کە ناتوانن سەردانی شوێنە گەشتیارەکان بکەن هەمومان دڵگرانین بۆ هاوی هاتنی سوپای تورکیا چونکە زەرەر و زیانێکی زۆر هەبوو بۆ گوندنشینەکان بۆ ناوچە کشوکاڵیەکان بۆ ڕەوەندەکان و بۆ ئاژەڵداری وڵات داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکمان لێ بدەتەوە لەم ناوچانێکەوە داگیر کراون بۆی سوپای تورکیاوە چونکە زەرەر و زیانێکی زۆر هەبوو بۆ ناوچەکەمان چەندین هاوڵاتیش تێدا بریندار بوونە بەڵام تا ئێستا هیچ سالیانی پەیوەندیدارەکان لێ بەرپرسیار نییە. لە ڕاستیدا ڕژێمی تورکیا لەگە داگیرکردنی کوردستان مێژوێکی دوور و درێژی هەیە و هاتنی سوپای تورکیا بۆ دەڤەری برادۆست هەدەف لی تەنها و تەنها پەکەکەنیە بەڵکو پێکەاندنی زەرەر و زیانێکی زۆری گیانی و مادیە بۆ منتیقەی برادۆست بۆ سەرجەم گەلی کورد بە گشتی ئەتوانین بڕێن و هەروەها داگیرکردنی منتیقەی برادۆست زەرێکی زۆری هەیە بۆ هاوڵاتیانی برادۆست بۆ دانیشتوانی دەڤەری برادۆست و هەروەها بۆ کۆسەرەکان ئەوانەی کە دو-سێ ساڵ بەر لە ئێستا دەیانتوانی بچن بۆ منتیقەی خنێرە و لۆڕان و کوێستانەکان بۆ لەوەڕاندنی مەڕ و ماڵاتیان ئەم ساڵە دیارە هەروەکو هەموو لایەک ئەزانێ ناتوانن بە سەرفرازی ناتوانن بە ئازادی بچنەوە شوێنانە و ناتوانن مەڕ و ماڵەتەکانیان بلەوەڕێنن چونکە تورکیا بۆتە هۆکاری سەرەکی بۆتە هۆکاری ئاژاوانانەوە و بۆتە هۆکاری سوتاندنی لە وەرگای مەڕ و ماڵات و بۆتە هۆکارێک بۆ لێدانی زەربەی زۆری گیانی و مادی لە دەڤەری برادۆست بەگشتی و هەروەها لە دانیشتوانی لە ڕەوەندی کۆچەرەکانی ئەم منتیقەیە بەڕاستی جێگای داخە دەسەڵاتی کوردی خۆمان هەتوانین بڵین لە هاتنی سوپای تورکیا لە پێش جەژنی نەورۆزی 2009 تا ئێستا سوپای تورکیا باشکرا لەو دەڤەرە ئەسوڕێتەوە تا ئێستا یەک بەیاننامە یەک قسە یەک نەڕازی بوون لەو دەسەڵاتە نەمان بیستووە نازانین هۆکار چییە و بۆچی بێدەنگن بەرامبەر داگیرکاری لەشکری تورکیا سەرەتا ئەو مەبەستە ڕوون و ئاشکرایە کە تورکیا هەدەفی پەکەکە نییە بەتەنها بەڵکو هەدەفی گشتگەلی کووردا ئەمە شانیەکێکە لەو بەڵگانەکە سێ پێشمەرگەی لەو منتیقەیە بۆمباران کرد و زەرێکی زۆری پێگاندن بەداخەوەی بۆ هۆی کەمەندامی پێشمەرگێکی لەوانە کە پێشمەرگی پارتی دیموکراتی کوردستانن دووەم بیان ئایا وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بێدەنگە ئەوە پرسیاری هەمومانە بۆچی بێدەنگە بێدەنگی چیەگەینێ ئایا نابێنن بەرامبەر تورکیا قسە بکەن ئایا خۆیان شەریکی هاتنی لەشکری تورکیان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کار بکاتەوە مەبەستی تورکیا پارتی کرێکارانی کوردستان نیە مەبەستی تورکیا تاوای گەلی کوردستانە تاوای کوردستان هەرچە پارتی کوردستان دەیەوێت ئەو قڕکردنێکەوە لە عەفرینی کردووە لە برادۆست ئەنجام دە بەڵام ئێمە دڵنیای دەکەینەوە کەمە ئێمە دیژی داگیرکارینە دیژی داگیرکاریش دەوەستینەوە و بەدڵنیاییەوە لە ئێستا تاوی سەر و زیانەکان دیارن هەموو گەلی کورد و هەموو زیانش دەیبێنێ بەڵام نازانم بۆ نەتەوەی گرتووە بەڕاستی ئێمە نیگەرانین بۆ هۆی بێدەنجی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئێمە داواکارین هەڵوێستیان هەبێت بەڕاستی ئەگەر برادۆست داگیر بکرێتن لەلایەن سوپای تورکیاوە تووشی زەرر و زیانێکی زۆر دەبێن خەڵکیشی بێتاوان لە پێناو داگیرکاری تورکیا دەکوژرێت و خوێنی چەندەها گەنجی ئەم نیشتیمانە دەژڕێت